ژمارەمان 130 کەسە نزیکەی 1 ساڵ و 4 مانگ 5 مانگە خەریکی کتابێکین بە مەسی دامەزران کە لە کاتێکدا ئەنجومەنی وەزیران خۆی داوای دامەزرانی کردووە کە ناوەکان بنێرە لە خوێندنی باڵا بەڵام لە کۆتاییدا ڕەفز ماوەگرتووە لە کاتێکدا هەم بۆ خۆی دکتۆر ئەمێد سەباح کە داوای چۆن دەڵێ بە فەرمانی جەناب سەرۆک مەسرور بارزانی ساڵی پار لە 16/6/2022 42 کەسی دامەزراندووە ئەوەش کتابەکەیە کە بڵێن بۆکو بەرچاوڕوونیە 42 کەسی دامەزراندووە لە کاتێکدا هەمان حاڵەت و هەمان کەیسی منی هەیە و هەم هاوڕەکانی خۆمشی لەگەڵدایە کە لە کاتێکدا بۆ چۆن دەڵێ بۆ کەسێکراوە دەبێت بە هەمان حاڵەت بۆ ئێمەش بکرێت چونکە خاکیشی مافی خۆمانە بگەڕێتەوە بمان بۆ داواکارن لە جەنابیان چۆن ئەو کەسی دامەزراندووە کەسی ئێمەش بە هەمان شێوەیەک لای بکاتەوە دامان بمەزرێنێت ئەم دەرچویت یەکەمین پەیمانگایە پێش 2017 ما لیستە چێگر بوو دا بمەزرین طبعا ڕێکا وزارەتێ ما با مەزرا خۆش کرد بوو بەس ئەنجومەنی وەزیرانی دیماهەیە ئەم نەدامەزراندین طبعا نفس كيسا ما شابو صلاة 2022 نفس حالته ما هاد ندم ازراندن بيكو مشكلة بي آريشة ما دوي بزانين يعني بوچي ام نادي ندم ازراندن بوچي اوچلو دو كسي هاد ندم ازراندن يعني مش نفس حالته نفس صالة درچونه تاي نفس آريشة ما بس فيها افندد ويد بس حتى انو كتشو والله درستو بما ناتي ندانان كا ما في ما بوچي نايتا دانان راستي مش حقيقة بين دام ازراندن چونكه مش درچوين وكيوانين